جارێکی دی پرسی هەڵبژاردننی پەرلەمانی کوردستان بووە بابەتی گەرمی نێوان بەشێک لەلایەنە سیاسیەکان. پارتی دیموکراتی کوردستان بەنیازە گەڕێکی گفتوگۆ و دانوستانەکان لەگەڵ لایەنە سیاسیەکان دەست پێ بکات بۆ ڕێکەوتن لەسەر وادە و شێوازی هەڵبژاردنەکان تا لە ساڵی داهاتوو هەڵبژاردن ئەنجام بدرێت. هیچ چارێکی کە نییە، ئەنی پەرلەمان تەمەنی خۆی بۆ تەنها ساڵێک درێژ کردوێتەوە و لە هەر کاتێکا کە سازان دروست بێ و لایەنە سیاسەکان ڕێبکەون لەسەر جۆرێک لە هەموارکردنەوەی یاسای هەڵبژاردن، پەرلەما کۆمیسیۆنی باڵای هەڵبژاردنەکان پێویستی بە 6 مانگ زیاترە بۆ ئەوەی کە ئامادەکاری بکا بۆ پرۆسی هەڵبژاردن. یەکێتی نیشتیمانی کوردستان تێبینیان لەسەر شکل و شێوازی هەڵبژاردنەکانی پێشوو هەیە و دەڵێن پێویستە چەند گۆڕانکاریەک بکرێت لە سەرووی هەمویانەوە هەمواری یاسای هەڵبژاردن، ئەوەیشان کردوتە مەرجی ئەنجامدانی هەڵبژاردننی پەرلەمانی کوردستان. عێراق لە کۆی 329 کورسی 11 کورسی بۆ 9 کورسی بۆ کۆتاکان تەرخان کردووە، بەڵام هەرێمی کوردستان لە کۆی 111 کورسی 11 کورسیەکەی بۆ کۆتاکان دابین کردووە. ئێمە لەگەڵ کەمکردنەوەی ژمارەی کورسی کۆتاکان نین، بەڵام پێمان باشە ژمارەی کورسی کۆتاکان دابەشی سەر پارێزگاکان بکرێت. چاودێرانی سیاسی و چالاکوانان دواخستنی هەڵبژاردن و ئەنجام نەدانی لەوادەی خۆیدا بەکەلێن و پاشەکشەیەکی گەورەی دیموکراسی ناو دەبەن و دەڵێن ململانی نێوان یەکێتی و پارتی هۆکاری سەرەکی ئەنجام نەدانی هەڵبژاردنە لە هەرێمی کوردستان. هەردوو پارتی دەسەڵات لە دەنگەکانی خۆیان ئەترسن و لەوا ترسن بەردەوام لە پرۆسەی دیموکراسی ترساون لە شەفافیت ترساون لەوە ترساون کە هەڵبژاردنێکی ڕاستەقینە بکرێت نێو خەڵکا، چکە من پێم وایە ئەمە ڕای خۆمان لە ماوەی چەندین ساڵە چەندین هەڵبژاردنە مەگە بەس هەڵبژاردننی 92 بەدواوە ئەژنی هەڵبژاردنەکانی تر ئەتوانم بڵێم هیچ کاتێک پارتە سیاسی دەسەڵاتدارەکان بە دەنگی ڕاستەقینی خۆیان دەرنەچوونە ئیلا فێڵیان تیا کرد. لە دروستبوونی حکومەتی هەرێمەوە هیچ کات لەوادەی خۆیدا هەڵبژاردن ئەنجام نەدراوە، هەمیشە بە پاساوی جۆر بەجۆر پرۆسەکە دواخراوە. سەرباری درێژکردنەوەی ئەم خولەی پەرلەمانی کوردستان بۆ ساڵێک بڕیار وایە ساڵی 2023 هەڵبژاردننی پەرلەمانی کوردستان ئەنجام بدرێت. ڕزگار جەبار KNN سلێمانی.